سلاف و ریز بینرین هجا ام جارا کدن بخیر هاتنا و دکن ده برنامه کرد کنکشن ده جبش کردی دنگ امریکا واشنطن از صالح دمی جرم اجي داخل شمو ايرو امي بريخا بدني كايراني تش رول هيا د شري نجادي سوريا دا اكتري هوليوود مايكل انرايت دنا فريزين يبكي دا لدجي داعش شردكا كورت كونكشن بسكايب ديال اختيا وابوريا تركيا لدمي دا صلاه اك بارتي قشكر قالوا قنجيا وي قشكر نج اك بارتي رايا ابوري ناسك كورت ميفاني برنامجها للي هناك دافرين جيهاني روداو جرمن ایروش سشم میلیتان شیعی لدروی باجار رمادی کمبون بری ایریشک پیشبین که اویته دا هول بدن پایتخت پارزگاه انبار جبن دست چکدار دولت اسلامی رزگار کن. وزارت بروانی عراق ایروج ویدیو یک بلاف کر که رزگار کرنا 28 سربازان دیار دیکه پشتی کنترل کرنا داعش بو رمادی بازدان هیزن عراقی جور و بانگا سروک وزیر حیدر العبادی جبو آلیکاریه. کشکا سپی ده و درباره دا گوت سروک اوباما با آواکی بردوام آگاهیان وردگره لدور روشا رمادی. لولايات تكساس يا امريكي بوليسان صدو حفتي كز قرتن بشتي شاري دنيف برا دو كومالين جردكارين سوارين ماتور عندا دوي شاري لخواردنگه كي يا باجاري ويكو نحكس هاتن كشتن و نوزدين دي جي بريندار بون رنگا جزاي مرنه لسر هناك جي قرتيان بيدانين شاري روجا نيفرو دنيف برا جردكارين بناوي بانديدوس و كاسا كاس دابولي جماركا پشتوانين هر دو كومالان جي بجداري شريبون بوليس دي بيجا هناك اندامن وان جروبان بمبستا شري و آلوزيان هاتبون ور بوليس دي بيجا شر جناف خوارنگه گها پاركا اوتومبيلان و دما بوليس جيگاشتي تقلوان هات كرين لچ بوليس بريندار نبونا لگالك دفرين امريكا سواربونا ماتوران نافدارا اگرچي هناك خوجوانا دور ديخن لي شرزان قانون دبيجن يعني نوان نا توان بارن به دهان بالافر گمیو گمین جردریایین شر لکوریا باشور جه خواد راهنان لشکری دا دگرن که سیول دبیجه او برسفدان بو زیدگاوین لشکرین کوریا باکور ده واندمین داویدا وزارت بروانی کوریا باشور گوت هزن ازمانی و دریایی هفبش بکیمانی 20 گمی تولی راهنانی کرنو روکتن دجی گمیان آویتن قراغا روجهلاتا نیفگراوا کوریا بربرسن سیول خمن خواه دردبرن پشتی کوریا باکور گوت و مهه و آویتنا روکتن بالستی آنجی SLBM ازمون کرن جه قراغا روجاوادا جارك ديج باريزگها انبار كومليتان دولة اسلامي داعش بيشكتن كرناد شر دقال هيزن حكمتي دا شرن چنتروجان سيفيل دربدر كرنا وكاربدستن باريزگه داخوازا پشتوانيا هيزن حكمتا بغدا دخوازن چکدار شیعی ناسیار به حشد الشعبی لسر داخواز سرک وزیر عراق حیدر العبادی بری خو کردن دورکا نزیک باجر رمادی پشتی چکدار دولت اسلامی یان داعش سرکفتن لویر اینادی. هنارتنا هیزن ملی و هی شیانکا زیدتر بدتا هیزن پاراستنا عراق داهرشا جارکادی گرتنا باجر رمادی لپارزگاه انبار بکن. لمهابوری همان هزا دگل چکدارین عشیرتین سنا بجداری دشار آزاد کرنا باجر تکرید کربون. لشکر عراق و چکدارین عشیرتان اوین لروجا ایک شنبه جرمادی روین هفریزیا خول دورکان نزیک روشحالات رمادی چکر نوه و اول گور جدران اوین بوتین دنگ امریکا حولک بوری گریه لپیشرویه که چکدارین داعش برو بغدا. کوچ کاسپی راگهاند سروک امریکا باراک اوباما ببردوام لسر روشا شری دیتا هایدار کرن. هر وسا پیفدار کوچ کاسپی اریک شالز پشتوانیا امریکا بو دوباره کنترل کردن باجری پشت راست کرد. اریک شالز دبیجتن هرشن آسمانی هر جا روژا ایکشن به بنگهن داعش دکتا آرماج ولدم سه روژن بوری سهودو هرش هاتن پیک اینان. قماندار هیزن هف پشکن امریکا جنرال مارتن دبسی گوت پیشروی دولت اسلامی لرمادی شکستنکا ترز داره به تایبت لسر خلک باجره اوین آزارن شری بودمکی دریج دکشینن و اف شکستنه دشاراندا چه دبن. امیر جبار سعدی و کلینر سیاسی و استراتژی دبیجت جبر لاوازیا هیزن پولیس و لشکری لپارزگاه ها انبار نشان برسینگ تروریستان بگرن لی چکدارن حشد شعبی و آلی کاربن.
طبعا لن يكون دخول الحشد الشعبي هەلبەتە بلیبوونا حەشد شعبی چارەسەریع بتنێ و ئێکجاری نینە ji vê pirsêra. Lê dê bibit fakterekî alîkar û hander ji ber ku leşkerê Iraqê û çekdarên eşîretan dê piştaxwe bi wan germ bikin û her wesa ew xudan şiyanên leşkerî ne. به صدان هزاران مالبات آوار جشر رمادی روی خوکردن باجر بغدا و حولا در بازبونا پرا بیز بیر کرن لی دیفرال نزیکی 65 کیلومتر دمینن بو گهشتن بو بغدا لی دم سربازن پاسوانن پره ری ندانه همو خلکی درباز ببن کار بدستن عراق دبیجن اگر آری گرتن لی دربازبونا خلکی پرسن پاراستن نه لی دمه بر پرسن پارزگه ها انبار داخوازی ج حکومت بغدا دکن ری وکن بو خلکی آواره جبر مرمن مروانی. خالد فتاح دنگ امریکا رولا ایران د شر سیرو دا بابتا پانلکی بو لور ل واشنطن لها کوهاتا دارخستن تدا بشتر بویان رونی دا سر دستوردانا ایران د شر سوریه نفخویی دا و پشتگیری و بو رژیم اسد هفکاری ما جانی دیلان لور بو و او راپورت آماده کرد. فواد حمدان دامەزرێنەری بنکەی سەروەری یاسا لە هەیەک لەبارەی ڕۆڵی ئیران لە سووریا و ئەوتاوانە مرۆڤایەتیانەین کە بە هاریکاری ئیران حیزبڵا و ڕژیمی ئەسەد لە ڕاگویزانی دانیشتوانی سونی شارەکەدا کە بە شێوەیەکی مافیان ئەنجام دەدرێت دەڵێت. لە راپۆرتەکەدا ئێمە تاوانباری ڕژیمی ئەسەد دەکەین کە ئێران و حیزبڵا پشتیوانین لە هەوڵەکانیان بۆ گۆڕینی پێکهاتەی دیموگرافی هەندێک ناوچەی سووریا لە ڕێگایەکی نایاساییەوە وەک دیمەشق و حومس. هەمدان هەروەها باس لەوە دەکات کە چۆن کاربەدەستانی ئیرانی زەوی وزار لە باشووری دیمەشق و هۆمز دەکرن و دروستکردنی ناوچەیەکی ئیرانی وەکو ئەوەی حیزبڵا لە باشووری بەیروت و ئاماژە بە ناوی هەندی لەو کەسانە دەکات. باڵیۆزی ئیرانی لە سووریا و نوێنەری ئیرانی حاجی فادی و بازرگانانی ئێرانی و هەروەها لەوانەیە فەرماندەی سوپای پاسداران قاسم سولەیمانیش. هەمدان وتی داعش و یاخود دەوڵەتی ئیسلامی هەموو کەسێک باسییان دەکات و لەبارەیانەوە دەنووسن بەڵام ڕۆڵی ئیرانە لە سووریا کە کەمتر باز دەکرێت و هەر لەبەرەوەیە زۆرتر چێشتمان خستۆتە سەر ئیران بەڵام ئەمە بەواتای ئەوە نییە ئێمە کەمایەتەکان وەکو کورد و ئەوانەی تر لەبیر کردبی. ئەوە نییە کە ئێمە خەمی کورد یاخود ئەو ناوچانەی تر کە تێیدا دەوڵەتی ئیسلامی هەوڵاتیان دەکوژێ و سەریان دەبرێت لە بیر کردی بێت بە پێچەوانەوە ئێمە ئەو کەسانە و ئەو مرۆڤ کوژانەمان ناوێت بۆ پاراستنی کەمایەتیەکان وەکو کورد شیعە عەلەوی و ئەوانی تر. شایانی ئاماژە پێکردن لەو کۆنفرانسەدا کە تێدا باسی سووریا و ڕۆڵی ئیران کرا لە هەوپەیمانێکەوە بۆ داگیرکرد بە هیچ شێوەیەک ناوی کورد نەهاتە ئاراوە لە پرسیارێکدا کە ئاراستەی خودی هەمدان کراوە لە هەمان کات ئاراستەی شیرۆڤەکاری کورد هێمنی سەیدی کرا کە ئایا دەکرێت شارەزایەک باسی سووریا بکات بێ ئەوەی ئاماژە بە کورد و ئازارەکانی ماڵوێرانی و تێکدانی شارەکانی و خۆڕاگری شەروانانی و بە تایبەتی ژنانی نەکات. بەنسبەت بەشیەکەم خاڵی بەرامبەری و بۆچوونەش لەلایەن ئێرانەوە ڕادەگەیەندرێت کە دیتمان محەممەد جەواد زەریف بە گۆڤاری شپێگەری وت ئەگەر ئێران نەبا سووریە دەکەوتە دەستی داعیش من پێم وایە هەردوو بۆچوون ناڕاستی تدایە هەردوو بۆچوون ئیغراقی تدایە بەنسبەت دەوری کوردی بە بڕای من زۆر گرنگ نییە کە ئەحیانەن چەند شوینیزمی عەرەب حاشا لە دەوری کورد بکەن یا گرنگی بە خەباتی کورد نەدەن گرنگ لەوەیە کە کۆمەلگای نێونەتەوەیی لە نێهایەدا مەجبور بوو کورد بەڕسمی بناسێت سەر بەخەوەی کە دووجار لە دانیشتنی ئۆپۆزیسیۆن لە جنێڤا کوردیان دەور لە داوە حسابیان بۆ نەکرد بۆ جاری سێهەم ئەو ساڵ مەجبور بوون کورد بەڕسمی بناسن نۆنەرانی پارتی یەکێتی دیموکراتیک بەشداری بکەن و نۆنەرانی هەر سێ کانتۆن بەشداری بکەن بە بڕای من گرنگەوەیە کە کورد توانی بە خۆراگری خۆی بە کۆمەلگای نێونەتەوەیی بسەپێنێت. لە کۆتاییدا هەمدان کە ئیران وەکو داگیرکەری سووریا ناوبردوو لە پێشێلیەکانیدا لە وڵاتەدا داوا کرد کە بەرپرسیار ڕابگیردێت هەروەها لە کۆمەڵە پێشنیارەکانیدا داوای کرد کە هەر کێشەیەک لە پەیوەندی بە بەڕامی ناوکی ئیرانەوە بەناوچەکە ببەسرێتەوە. جانی دیلان دەنگی ئەمریکا. مایکل ئەنڕایت ئەکتەرێ ناوداری هۆلیوود 51 سالیە بە ئەسل بریتانیا پشتاخوادایە ژیانە پڕخۆشە هۆڵوێدێ و لەندەنی و چۆیە شەڕێ داعش لە سووریە. ئەنڕایت کەتیە ناف یەکەین پاراستنا گەل یەپەکێدا لە ڕۆژئاوا. هەفکار ڕۆبین ڕەژوان بسکایپێ هەفەی بینە دیگەل برێز ڕایت کردە. مایکل دەستپێکەدا ئەس خاتونەتە دکم ئەو چەند ڕۆژن تێبلبوونەتە یەپەگە دەنگێکی مەزن دمەدیە جیهاندا بەدەدە
چی بوو کو مایکل وەک کەسێک مناتە ئاکتۆر ئەم بێژین وڵاتی خۆ بجید دێلە دچە ڕۆژەوە تێولیە پێگە دەبە چی بووە سەبەب First time I really got moved in a very emotional way. جارێکێ دەما من دیت کو ڕۆژنەمەوانی ئەمریکی جیمس فۆلی دەستی وی گرێدایی بوو و ji aliyê endamê Daişê yê bi navê cihadî John hate serjêkirin. Ez bûyê kiryara nemirovî pir êşiyam. Dûra tiştên got Daişê anîne serê Yezîdiyan jî bandoreke pir xurt li ser min kir. Dema min dît got mêrê wan tên kuştin, jinên wan di bazaran tên firotin. Min biryar da got tiştekî bikim. Ez dixwazim bizanim yani armanca te herê serekî çi ye? Tu dixwazî çi pêk bînî? Hinek kes dibêjin Michael bernavî teng bûye ji xwe re digere ji bo macera çiye rojava yani birastî eger tu çi serkefte pêk bînî tu yê xwe serkefte bibînî. I didn't come here for fun. Ez ji bo şahiyê nehatime vê derê. Got derdê min şahî û kêfxweşî baya, ez ê biçama cihekî xweştir, li ser erdê gelek cihên xweştir hene. Got derdê min şahî ba, ez nedihatim roj ava got şerê Daişê bikim. Ez wek kes dixwazim di nav vê tevgera mirovahî de cih bigirim. Got hewil dide Daeş rawestîne û mirovan azad bike. Dixwaze ne tenê Kurdan, lê Ereban jî ji zulm û zêdegaviya Daişê azad bike. Di vê hewla hêja de ez jî dixwazim rola xwe bilîzim. Got em ê bikaribin rê li ber Daişê bigirin. Piştî ez hatim vê derê hezkirina min ji Kurdar e pir xurtir bû û min dît got ew çi qasî zehmetî li Sûriye dîtine. Ez hêvî dikim got Kurd jî weke gelê din di jiyaneke aram û azad bijîn û zarokê Kurdan bikaribin zimanê xwe yê dayîkê bixwînin. Armanca min ya duyem jî ev e got ez ê bikaribim alîkariya Kurda bikim got jiyaneke normal bijîn. Michael wekî hemwelatiyekî Brîtanî û wekî li stokwanek ku piraniyê jiyana xwe li Amerîka borandiye, tu dixwazî ji hevala hogorên xwe yên li Brîtanya Amerîka çi bêjî, çi jiban dixwazî? I would the same as I would hope from and it's a hope. Ez her kesê got dengê min dibîsin, hêvî dikim got bi her awayî karînên xwe alîkariya me bikin. Dibe got nivîseke ser Facebookê be, nameyeke ji bo nûnerê te yê Kongresê be, belkû got bi hevalên xwe re biaxive û wana li ser xetera hovane ya Daişê agahdar bike û piştgiriyê bide vê tevgera mirovahî. Ne hewceyek got tu bikeve nîqaşên Kurd yên wekû Daeş çi ye? Kiryarên wan terorîzma İslamî ye yan na. Werin em bala xwe bidin tiştên hevpar, divê em hin tiştan bikin got Daeş bisekinînin. Eger hûn îro tiştekî ser vê yekê bikin, wê siber roja we baştir be. Çi derhînerekî li Hollywood be, serokwezîr be yan mirovekî normal be. Her kesên got dengê min dibîsin. Ez ji we hêvî dikim got bê deng nemînin û çi ji destê we tê bikin, guh bidin dengê dilên xwe û alîkariya me bikin. Nebêjin em nikarin tiştekî bikin û xwe bêhêz nebînin. Ji ber got em hewceyê alîkariya we ne. بله تشتك سنشراكيش بو كاك صالح يعني اكتركي نافدار جيانا وصا خوش هلبت افكار روبين جي بسيارة جيكل جيانا وصا خوش لهوليودي بجهلا جيهانا امريكا وهلبت نافدارك جي تزاني لروش افا نافدارك هبا تشن جياناوي سنشراكيشا همو جهلايا شويه شر داعش بك جا سنشراكيشا وجبر هندي جيكو دياروي باوري بهندي هيا كوتشتكي بك جبوي وان خلكين كو شر داعش ديك تبع خلكين شر داعش ديك جا شانسي كرداجي كتدناف كردا دا دقل كردا دقل يبقى شر ديك عشتك بله بله راستك اك دخيل شخوا جرينجي او وكوي اني زمان جي يعني هيفي يجبو او بكي او خوش زاني وكو اكثركي هوليوود او نكاري وكو كس داعش تنبكه كسكي تاني نكاري داعش تنبكه هزن برفرح جرد فين ل او بيتر بالي وقت مورالي و بيتر دچ بيتر وقت بي شويه ودرج بو مورال يپگي و شروان كرد بلند بكه او دا كاربن كو باركا خراب لو دري براسيت شكي سرانجا كيشه لبو جبو کسی دن کو هول دادن بچن جبو هنا کادگو جبو را گهاندنی جبو ناوی خو بس اگر ام بدن برچاوان کو او یا اکتر کی هولیوود او پی دی وی بی کی نینه جبر وی کی براستیت شکی گله کی سر ارمانجا خو گهاندیا بله هرچندی باجاروک جبار لباکور بعقوبه پایتخت پارێزگاه دیالا او نافچه که جهه ناکوکیه ل اوج سال 2013 هین چتوندوتجی ندیتیه پیامنر دنگ امریکا ل کرکوک دلشاد انور سردانا با جبار کرو اف راپورت آماده کرد. ناحیەی جەبارەی سەر بە پارێزگای دیالە تەنها ناوچەی کێشە لەسەری نێوان هەرێم و بەغدایە
کە لە دوای ساڵی 2023ەوە دوور بووە لە تەقینەوە و توندوتیژی بە شێوەیە کە ئەو ناحەیە بە نمونەی پێکەوە ژیانی پێکاتەکان دادەنگرێت. هۆکاری ڕوونەدانی تەقینەوە و توندوتیژی لە ناحیەی جەبارە بۆ باشی پەیوەندی نێوان کورد و عەرەبی ناحیەکە دەگەڕێتەوە کە پێکەوە ڕێگر بوون لە خراپبوونی بارودۆخی ئەمنی ناحیەکەیان. ئێمە لێرە عەرەبی سەناجرین لەگەڵ کوردی جەبارە، هەتا ئێستا دوو منداڵشمان لەگەڵ یەک شەڕیان نەکردووە. سپاس بۆخوا لە پاش ڕوخاندنی ڕژێم براکوردەکانمان پێشمەرگە هاتوونەتە ناوچەکە و بە تاڵەموویەکیش ئازاریان نەداوین. هەرچەندە ناحیەی جەبارە گرفتی خزمەتگوزاری و کەمی ئاوی خواردنەوە و کەمی خزمەتگوزاریان هەیە، بەڵام دانیشتوانەکەی بە ئاسوودەیی دەژین بەو پێی گرفتی ئەمنیان نییە. ئێرە جەبارە لە ڕووی دۆخی ئاسایشیەوە زۆر باشە، پارێزراوە. هەموو خەڵکەکەی دانیشتوانی جەبارە بە تایبەتی کوردەکەی هەمووی پێشمەرگە و پۆلیس و ئاسایشە. لە عەرەبەکانیش پۆلیس و پێشمەرگە و کارمەندی فریاکەوتنمان هەیە. ئیتر پەیوەندی مێژووی کۆن لێرە لە نێوانماندا هەیە. هەرچەندە جەبارە بە دوورە لە کێشەی ئەمنی، بەڵام دەوروبەری بینا حکوومیەکان لە ترسی ڕوودانی تەقینەوە بە شوورای خۆڵین گیراون و لە ناو ناحیەکەشدا ڕێوشۆنی ئەمنی تونند و تۆڵ گیراوەتە بەر. لێرە هەمومان خەڵکی ناوچەکەین و پەیوەندێکی باشمان لەگەڵ یەکترا هەیە و ئەوەش وەهای کردووە هاوکاری یەکتر بکەین و نەهێڵین تیرۆستان جەبکەنە ناو ناوچەکەمانەوە و ئاژاوە و کێشە و گرفتمان بۆ دروست بکەن. ناحیەی جەبارە کە لە ژێر کۆنتترۆڵی هێزە ئەمنیە کوردیەکاندایە دانیشتوانەکەی ژیانێکی سادەی دوور لە کێشە بەڕێ دەکەن. جاران دەوترا هەتایە کورد و عەرەب برایە، بەڵام ئەم وتەیە لە دوای ساڵی 2023 بە تایبەت لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز بە تەواوەتی لە ناوچە جەناکۆکان پێچەوانە بوویەوە، کاتێک کە لە زۆربەی ئەو ناوچانە کورد و عەرەب بوونە نەیاری یەکتری و خوێنی یەکتریان ڕشت. بەڵام ئەم پەندە لە شارۆچکەی جەبارەی سەر بە پارێزگای دیالە بە تەواوەتی جێبەجێ دەکرێت، بە تایبەت کە لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا بۆ یەک جاریش تەقینەوە لەم شارۆچکەیە ڕووی نەداوە و کورد و عەرەب لەم شارۆچکەیە بە تەبایی دەژین. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. و 12 ساڵن ئابووری ترکیە گەشە دکە. ئاک پارتیا داد و گەشەکردنی یا سەرۆک ڕەجەب تەیب ئەردۆگان قەنجیاوی گەشەکردنی ji xwe re dikemal. Gelo rasta werara abûriyê Tirkiya ji encamê siyasetên AK Partiya me ev pisyar ji Remezan tunç kir. Xwendkarekê doktoraya li Zankoya Mesopotamiya li Amedê. Mêze diviya wext ku biyêr dibe wexta ku mijar dibe aborî lazim e marû li pergala navnetewî binêre. Wextê ku AK Partî hate bû dersildara Tirkiye di pergala navnetewî de û di pergala Tirkiye de jî aborî di binî de bû. Aborî li binî xist wî şikestî û aborî tune bû. Di nav pergala netewî ve wexta ku marû li dîroka aboriyê di nêre dem çêbûne ku aborî li binî xistiye piştî ku li binî dixe dîsa radibe dîsa zêdetir dibe dem baş dibe. û sakî mezinê me jî digotin de piştî 10 sala xelaye piştî 10 sala bereket de bere bereket de ber AK Partî jî demik wer de bû destildariya Tirkiye ku dî xelay li binî xist bû. Dema bereketê bû. Ed dibêjî yanî ne çakiyên AK Partiye ne stratejî û siyaseta AK Partiye ev Na eviya ji xwe em binge amade bû ji bona ku Tirkiye aboriya xwe pêş bixe. AK Partiye hinek meriv anî weke Mehmet Şimşek weke Ale Babacan vana jî ev derfet ji bona AK Partiye li dar xist. Baş e. Egerên hindî çi bûn ku aborî Tirkiya di demê ku AK Partî deselata geşe bike. Lêve AK Partî wexta ku hat desildariyê evana di van polîtikayên de hinkî pêşveçûn. Lêv ji herema Kurdistanê re pêşveçûna aboriyê geşepêdaniya aboriyê wisa rihatî nîne. 100 sal e devleta Tirk li ser Kurdistanê ser herema Kurdistanê bandora xwe lê xistiye û hemû aracê wîn hemû tûlê wîn aborî ji dest sendiye. Niha li geşepêdana herema Kurdistanê jî newer zêdeye ku em bêjin wisa her pêş çûye. Baş te behsê herêma Kurdistanê helbet em behsê Kurdistanê bikin û aboriyê wê jî di nav Tirkiya da ku tu dibêjî mesela geşekirina aborî di demê AK Partî da ne çakiya siyasetên wan bûne belkû
پشتی ڕاکەتنەکە درێژدەم دیسا ڕابووە سەرخوا چمال هەرێمی کوردان ڕانا بەسەرخوا ئەو ئابووری نێوە ji bona aborî geşepêdana aborî lazim e çavkaniyên merivayî pêşve here ême Kurda jî di herêma me de ev çavkanî hêdî hêdî xurt dibe niha Kurd jî wextê ku ev aracên xwe van tulê xwe aboriyê bi dest bixin hêdî hêdî wê Kurd jî rabin yani wextê ku Kurd rabin di aboriyê de terîmik heye dibêjin take off weke ku balafir rade ji ew ê radibin niha Kurd jî amadekariya take offê dikin wextê ku pirsgirêk xwe navxwe de nav polîtîkayên de xelas bikin û çavkanî wî marve wî xwendekar çiqazê de bin marvê wî xwendina bilind çiqazê de tir bibin ev derfetik mezin çêdibe ji bona Kurda jî bi derkevin take offê tu aborî nasekî di niha kandîdê doktorayê di aborî de loma ez pirsîş te dikem Kurdan çi divê çi ji Kurdan lazim e heya ji bilî xwendinê û pêşketinên zanistî çi ji wan re lazim e Spas kim ji bona vê pirsahane wê binêre niha Kurda dibêjim ya derfetik ji bona Kurda niha hatiye xwendin zanistbûn eviya ji viya yekî xalekî yeke me ku tu karî aboriya xwe pêş ve bixî wextê ku tu aboriya xwe bi destê xwe bixî li başûr ez bawerim derfet viya zêdetir çêbiye ev çavkaniyên neftê çavkaniyên petrolê ev viya jî derfetike lê bes lazim e ku mariv pergala xwe li ser yek sektorekî daneyne li ser her sektorê ser çandinê ser hilbirîna çandinê ev jî Kurda re gelek mihîm e niha li başûrê Kurdistanê tu nêrî hemû tiştê xarinê hemû tiştê çandinê giş piranî ji derveyî başûrê Kurdistan nexweşiyek giran e eviya nexweşiyek giran eviya ji bona aboriyê jî nexweşiyek giran e wexta ku tu bixwazî aboriya xwe pêş ve bixî lazim e tu qeynaxê xwe çavkaniyê xwe baş bizanibî û va çavkaniyê xwe jî ji bona xwe ji bilî nefta herêma Kurdistana Iraqê ku dewlemend bi neftê em ê bêjin li Bakur çavkanî Kurdayên aborî çi ne li Bakur gelek sektor hene ku çavkanî Kurdan têde pêş ve çûne geş dibe wekî çandinê wekî sanayî hinkî çêdibe niha li Amedê organize sanayî bölgesî heremên sanayên organize em dibêjin li Amedê li Êlihê li Rihayê vana gelek pêş ve diçin li Entabê gelek sanayî pêş ve diçe niha ez bawerim Bakurê Kurdistan tenê dikare wekî sê heft Kurdistan mariva xwe bike welata xwe bike bi çavkanî xwe aboriyê her tiştê xwe dikare derxe di her sektorê dikare karê xwe bide meşandin di sektorê mezin de wekî otomotîvê de belê vana sektorê giranin gelek dewlet jî gelek welat jî nikarin vana li dar bixin lê sektorên piçûk de wisa ku tu bibêjî aborî dikare bimeşîne dikare xwedî bike gelek pêş ve çûye Bakurê Kurdistanê de Remezan Tunc aborînas û xwendekarî doktora li Zankoya Mesopotamiya li Amedê ez gelekî spasî te spas dikim ser spas dikim ji bo pirsgiriya Kurdên Îranê û bi taybet jî bajarê Mehabadê piştî mirina keçeka Kurd di hotelekê de hejmareka revenda Kurdî lêre li Washington xwepêşandanek li pêş koşka spî rêk xist hevkar Hêro Rehîm li wir amadebû Hêro Zegene li wir amadebû ev raport gihandiye کوردەکانی دەڤەری واشنگتن لە بەردەم کۆشکی سپیدا کۆ دەبنەوە وەک ناڕەزای دەربڕین بەرامبەر بە سەرکوتکردنی خۆپیشاندانەکانی شاری مەهاباد هەروەها بۆ پشتیوانی لە داواکانی خۆپیشاندەران. خۆپیشاندانەکە لەلایەن کۆمیتەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ئەمریکا و کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ئەنجام درا. پرۆتستۆکەن مەرگی فرینازی خۆسرەوانی ئەو کشە کوردێک لە مەهابادا بە شێوەیەکی گوماناوی کوژرا
هاوکاتیش پشتیوانی خۆیان ڕابگەێنن بە نسبەت ئەو خۆپیشاندانانەی کە لە کوردستانە هاتە ئاراوە بە توندی لەلایەن ڕژێمی دڕندەی کۆماری ئیسلامیەوە سەرکوت کرا. ڕێکخەرانی خۆپیشاندانەکە دڵگران بوون بەوەی بەشداری کوردەکان زۆر کەم بوو لە کاتێکدا هەزاران کورد لە دەڤەری واشنگتن دەژێن. ئاریش ساڵح نکۆڵی لەوە نەکرد کە ڕەنگە کەم تەرخەمی ڕێکخەرەکانیشی تێدا بێت. لەوانەیە ئەوانەی کە ڕێکمان خستووە نەمانتوانیەوە بەباشی تەبلیغاتی بۆ بکەین و نەمانتوانی بێ بەباشی بۆ خەڵکەکەشی بکەینەوە کە پێویستە لێرە ئیمڕۆ بەشدار بن. و یەکێکی تریشەوەیە کە لەوانەیە بەشێکی زۆر لە خەڵکەکە ئیمڕۆ ڕۆژی یەکشەمبە هەوایەکی باشە پێیان خۆش بوو بێت کە بڕۆن کەبابێک بکەن باشتر بێت بۆیان تا بێن بۆ ئێرە لەبەر کۆشکی سپی پشتیوانی خەڵکی مەهاباد بکەن. بەڵام هەش بوون لە نێو خۆپیشاندەران پێیان وابوو کوردەکانی بەشەکانی تری کوردستان کەم تەرخەم بوون. داخەوە زۆرتر دەتوانم بڵام کوردی ڕۆژهەڵات بە پشتیوانن وەکو کوردی ڕۆژهەڵات لە هەموو بەرنامەکاندا بەجار دەکەن و شوێنەکانی دیکەش دیارە ساپۆرتیان کردوونە بەڵام بۆ شەوە کە پێویستە نەبووە. جگە لە کوردەکانی ئێران ژمارەیەک لە کوردی پارچەکانی تری کوردستانیش بەشداریان لەم خۆپیشاندانە کرد بوو. دەرکەتنش بۆ خۆپیشاندانەکە ئالیکاری و پشتگیریە گەرێمە لە ڕۆژاوای کوردستان ji ber goana planeke qirêj dij Kurdê Rojava Rojhelatê derbas kirin ji rejîma ji alî rejîma kevneperest ya melave rejîma Eyraniya faşîst ew jî wekû em tir dizanin pêşengeran li Mehabadê dest pê kir ew qurs bû hêz bû lê tawekî îro ew piştgirî jêr çê nebûye. پاش خۆکوشتنی فەریناز خوسرەوی کچە کورد لە هۆتێلتارای شاری مەهاباد لە سەرەتای ئەم مانگە خۆپیشاندانی ناڕەزایی لە شاری مەهاباد و چەند شارێکی تری کوردستانی ئێران دەستی پێکرد بەڵام هێزە ئەمنیەکان زۆر بە توندی خۆپیشاندەرانیان سەرکوت کرد. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. 15 مەها گولانê bîreweriya 75 saliya vekirina xwaringeha McDonald yan jî dibêjin McDonald's بû vekirina wê di sala 1940 da destpêka dirustkirina xwarina bi lez bû li cîhanê ku ew bi xwe tê jmartin weke şoreşeka cîhanî di warê dirustkirina xwarinê da. Agahiyên zêdetir di vê raportê de. Van herdû birayan li sala 1948 pêk hatê xwarinên xwe dariştin û dest bi kar kir. Li salên 1950yan wan xwaringeheka kevin kirî bû û heta salên 1970yan ew bûne damezrênerên herî navdarên xwarina bi lez ku karîgerî hebû û heta niha jî heye li ser jiyana xelkê nebes li Amerîka belkû li piraniya welatên cîhanê jî ji ber xizmeta bi lez û behayê kêm yê xwarinên wan. ارزانترین همبرگر li bajêr bi 29 senta bû dema McDonald's hatî vekirin bi 15 senta firûştin. Ez bi xwarina McDonald's mezin bûm ez bawer dikim min 10,000 hembergerên McDonald'sê xwarine. Yekem xwaringeha McDonald's bûye muzexane û li heftiya borî bîreweriya 75 saliya wê hat kirin. Egerçî ji rûyê saxlemiyê ve xwarina McDonald's qelewî têde ye lê xelek bi zehmet dikare jê derbas be eger birsî bû. ئەvە جهێ خڕوەبوونە بنەماڵایە و بە زارۆکان خۆشە ji ber keş û hewayê wê û yariyên wan ve hemû dema xwarina taybetiya zarokan. McDonald's her dimîne cihê dewet û covanên dost û hevalan û belkû ji gelek kesan re cihê bîreweriyên xweş û nexweş. Bîreweriyên ve rondika ji çavê min dibarînin keçên ciwan li vêrê digehne êk û otomobîlên biha giran dibînim. Gelo kes heye bîreweriyên McDonald's nebin Saleh? Na her yek divê. Belê temaşevan hêja heta roja hinî digehîn careke dî Salah Demîcer û stafê bernamê û ez dexîlê şemo hîviya xweşî û şadiyê ji we ra dikin